بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ خوێندکار ئازیزەکان لە پەیمانگای سلەیمانیەوە هاتینەوە بۆ ڕیکۆردکردنی پرسیارێکی وزاری سەر بە بەشی شەشەم کە ئەم پرسیارە پرسیاری 56 ناو کتێبەکەیە لە پێداچوونەوەی بەشەکە بێگومان تەنیا داواکراوی پرسیارەکەی گۆڕیوە کە هەر لە ناو بەشەکەشە ئەو داواکراوانە هەیە و دوای ئەوە لە پرسیاری ناو کتێبەکەیە ڤۆڵتیەی یان با بڵێن جیاوازی ئەرکی کاریگەری گشتی یاوە بەڵام لەم پرسیارە پێچەوانەی کردوتەوە تەزووی گشتی کاریگەری ناو سوورەکەی یاوە بە تۆ خوێندکاری ئەزیز هەندێک خوێندکار حەزەکە وێنە بکێشێ لە کاتی شیکارکردنە و ئەگەر تۆی خوێندکار یاساکانە زەبت کردبێ پێویستیش بە وێنە کێشان ناکا بەڵام من لەبەر ئەوەی باشتر تێبگەی پێم خۆشە وێنەیەکت بۆ بکێشم طبعاً ئەگەر بێت و سێری پرسیارەکە بکەیت باز لەوا کاڵێ سەرچاوەیەکی ئەرکی گۆڕاو بە سوڕێکەوە بەسراوە کە پێک هاتووە لە بەرگریەکی طبعاً ئەمە ئۆمیە بریتیە لە چەند بریتیە لە 300 ئۆم ئەمە ئاڕەکەمان بریتیە لە 300 ئۆم و موگنەبارگێکی پوخت واتە لێرە شاچید هەیە ئەگەر بێت و ڕەنگی کۆیلەکە بگۆڕین بە ڕەنگێکی کە و کۆیلێکی شت هەیە و دوای ئەم کۆیلە تەبان چی یاوە بە تۆ بربەستە بارگەگریەکەی یاوە بە تۆ کە بریتیە لە 600 ئۆم دوای ئەوە چیترمان هەیە لە ناو سوورەکەیە بارگەگرێکمان هەیە بڕی ئەم بارگەگرەشت کە دای بنەی لە ناو سوورەکە ئەکسیەکە یاوە بە تۆ بریتیە لە 200 ئۆم ئازیزەکانم بێگومان ئەمە هەرسێکیان لە ناو چیان لە ناو سوورێکی ئاگادار بە هاوڕێک بەسراو چونکە زۆر گرنگە تۆ جۆری سوورەکەت بزانی کامیانە کە سوورەکە و هاوڕێک بوو هەمیشە ئالێرا ڤۆڵتمیتردا ئەنرێت و لێرەشە ئەمیتردا ئەنرێت کە تەزووی گشتی سوورەکە چیەکات ئەخوێنێتەوە ئەمە بریتیە لە وێنەی سووری هاوڕێک بەستن بۆ هەرسێکیان بینە سەر داواکراوی پرسیارەکە طبعاً تەزووی سوورەکەش واتە کاڵێ نرخی کاریگەری تەزووی گشتی سوورەکەشی یاوە بە تۆ کە بریتیە لە ئۆ پۆینتی واتە ئەو تەزوۆی کە گشتیە ئەگەر بڵێن ئای ئی تۆتاڵ ئۆ پۆینتی 425 ئەمپێرە داواکراوی پرسیارەکەت بریتیە لەوەی نرخی کاریگەری تەزووی تێپەڕبوو بە بەرگریەکەدا واتە داوای چیەکات داواکراوی پرسیارەکە ئەگەر ئالێرا بۆ تۆی بنووسم بریتیە لە ئی ئار چەندە واتە نرخی کاریگەری تەزووی تێپەڕبوو لە بەرگریەکە پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکار و زۆرترین نمرەی بەرز تاکە پەیمانگا لە هەموو کوردستان کە زۆرترین وانە لە خولەکاندا دەخوێنرێت و تاقیکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکرێت ئازیزەکانم تۆی خوێندکار پێویستە کە دەستت کرد بە شیکاری پرسیارەکە ئەو یاسایە بەکاربێنیت کە نەزانراوەکەی تایە بێگومان کە دەست ئەەکەی بە شیکار یاسای ئۆم بەکاربێنە کە ڤی ئەکاتە ئای ئار بەڵام کام ڤیە بێگومان ڤی ئار بەکارێنی لەگەڵ ئای کاریگەری ئاڕەکە بەکارئێنی لەم کارتەیە ئای ئی ئار کە ئەدۆزیتەوە ئەکاتە ڤی لەسەر ئار بێگومان کێ ڤی ئاڕەکە ئەی من ڤی ئار ئێستا بێگومان ئەگەر دانانەوە بکەم ئەمە 300 ئۆمەکەم هەیە بەڵام ڤی ئارم نییە کەواتە هەنگاوێکی کە ئەگرمە بەر بۆ دۆزینەوەی کێ بۆ دۆزینەوەی ڤی ئار ئەو هەنگاوەش بریتیە لە یەکێک لە سیفەتەکانی سووری هاوڕێک بەستن کە ئەڵین لەبەر ئەوەی سوورەکە هاوڕێک بەستنە کەواتە VR یەکسانە وەکوها بۆم دیاری کردووی بە VL یەکسانە بە VC و یەکسانە بە VE تۆتاڵ کە نازانم چەند ڤۆڵتە هەنگاوی دوایتر من ئەبێت یاسایەک بێنم کە تا بتوانم VE تۆتاڵ بدۆزمەوە کە بریتیە لە جیاوازی ئەرکی کاریگەری گشتی سوورەکەت ئەویش بە پێی ڕێگری گشتی سوورەکە ئەتوانم بگەمە ئەوە کە بریتێ لە یاسای ئۆم یاسای ئۆم VE تۆتاڵ ئەکاتە زێت IE تۆتاڵ IE تۆتاڵم هەیە لە هەمان کاتە
سیر ئەەکەم ئەمم نییە بەڵام ئایتۆتاڵەکەم بریتێ لە 0.425 سیرەکەم کەل عادە زێدم نییە باشە یەم زێدە دۆزمەوە بە هەمان شێوە ئەڵم لەبەر ئەوەی سوورەکە هاوڕێک بەستنە کە هاوڕێک بەستن بوو کەواتە ڕێگری گشتی سوور ئەکاتە چی یەک لەسەر طبعاً ڕەگی یەک لەسەر ئاردووجە کۆی یەک لەسەر ئێکسی ماینەس یەک لەسەر ئێکس ئێڵ بە دوو جایی ئازیزەکەم تۆ حاسیبەت پێ یەک دەنگ مشکی لەو نەبێ تەنیا دانانەوەی خۆ بکە بەڵام ئاگاد لە دوو جابێ یەک دوو جاو لە بیر بچێ هەموو وەڵامەکە و ئەنجامەکانت بە غەڵەتی دەست ئەکەوێت سەیرەکەم ئاڕەکەم بریتێ لە 300 کۆی یەک لەسەر ئێکسیەکەم بریتی بوو لە 200 و ناقسن ئێڵەکەشم بریتە ئەکس ئێڵەکەشم بریتێ لە 600 هەمووی دووجا هەمووی لە ژێڕک سەیرەکەی ئەنجام 212 ئۆم دەرەچێت چونکە ڕێگری گشتیش بە ئۆم پێوانە ئەکرێواتە یەکەی پێوانەکەی ئۆمە لە سیستمی نێودەوڵەتیە یەک ئەو 212ەیە بە هەر لێرا دایبنین 212کە لێرەدا ئەنینەوە VE تۆتاڵمان بۆ دەرەچێ واتە جیاوازی ئەرکی گشتی سوورەکەمان بۆ دەرەچێ کە ئەکاتە 9.1 ئەمەش بە نزیکەی ئەتوانی بنووسین 9 ڤۆڵت کە کردێن 9 ڤۆڵت واتە 9 کەش لێرەدا ئەنینەوە بۆمان دەرئەکەوێ کە جیاوازی ئەرک واتە ئەم خوێندنەوەی ئێرە و بریتێ لە 9 ڤۆڵت واتە VC VL VR هەمویان بریتین لە 9 ئەم نەوەیە ئەبینەوە ناو یاساکەی سەرەوە لەم کاتەیە ئەو ئەنجامەی کە دەرەچێ 0.3 ئەمپێر دەرەچێ سەیری وەڵامەکانم ئەەکەم لە ناو وەڵامەکانە سەیرەکەم وەڵامی دی 0.3 ئەمپێرە بێگومان ئەم پرسیارە ساڵی 2024-25 خولی دووهەم هاتۆتەوە هیوادارم سوتان بینی بێ لە ڕوونکردنەوە و شیکارکردنی پرسیارەکە ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرە ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی